نبا ڕکبەر نەبە هەفتیر نەبە ڕۆنخوەر جەماعەت و خایماڵپیر نەبە جومهوری ئیسلامی گەرۆگانگیر نە لە بیرە چ خوێندریە نەبێ دەنگین ئێمە ڕێگەمان جیاس و ئازادی دەرکەوێت لە مەغزمان و پاتزاری مەرگ ئەقین من و تۆ خواردی بێ ناموس تێر نەخۆ لە خوێنمان زامبیە بێشێک دەست بەدەست قوفڵین ئێمە زەنجیر نەبە قورئان پایبەند و نەبە ئینجیل فەقەت ئازادیە دەفە ڕێگەمان چی بگشتی بێزارە لە پەرچەم و ئێمە قەدین ڕێگەدین نەبەدین ئێوەکین بەناودیندا سەرکێشم بە دارە قانونەڤین اعتراس بووگەمین انقلاب بووگەزین ڕاستی داعشی خۆتانن تاڵبان تیم جێگەجا شێخ خاکوبان سەریار دار با تۆمشی ئەفە بۆ سپۆ سەردار قانون بۆ ئێمە گەلیانەی خوێن سندن بترسە لەو ڕۆژە بە ڕوخی سەرکار ڕەحنیە لە کار و نامێنێ بەخشش 40 ساڵە داختارین عمرێکە دەرکەش دەرتێرین لە خاک و ڕۆح و ڕەوانمان کێرەمەت ئینسانی نەیمەگە ئەرزش بژیژن ژیان ئازادی بژیژن ژیان ئازادی خەباتر بەردەوامە بژیژن ژیان ئازادی محکومن بە ئەرچی کردان بژیژن ژیان ئازادی تیکە تیکاون بەدەستمان بژیژن ژیان ئازادی نەماکە سەبری تر نەماکە حەزان دیس خۆر جەماعەت ڕەنگ بووگەزەر تۆخمە ئازادیەنین و خەرجەوێ دەردووە لە ئەرزشیە چونکە سەرکێشی ئەس ڕۆژەتت ئیجبار نییە ئینکار نییە حجاب مەسەلە نییە بوو خۆرکەمە لێرە حریم شەخسیە ڕۆژگای ماڵترە تەف و سیستەمەکە مشکلی مردمە سەیل ئەفغانی و سادرات نۆخبە جنسیە ئێرانی علەنەن تۆخمە پوتین لە پاکەم بەڕنەبەر دووربین تا بنیان فرۆشتن بازاڕی گەرمە اقتصاد عالی و تۆلید جەهانی پاپات فرۆشتن مەزە بێختیانێکی وتی دیکتاتۆری حکوومەت ئەمان تێرۆریستن لە سەحنێ جەهانی جەمتان جەمەوە لێ کۆکتێلە خۆراکی ترەوارێ بە سەرتان ناوچەی انقلاب فرۆشتان بە چاخر حیسیەت و ناموساقی بە سەردارە کۆترێتە لە خاک دینە سەرتان وەخت تەسفیەتت ئێمە شەکدارەوین ڕۆژێ دێر نییە بێت حکوومەت ئیسلامی کۆلەن سەرکوو بە بێخبەیە کە داستانیە گەرەنگیزە بێت فەقە شەرت اتحاد و یەکدەسیە هەدەفمەندنەوەی اعتراض خۆتزانیە ئێمە دەستخاڵی و ڕوبەڕوو ئەرتشیە هیچ فەرقێک نییە گشتی ئەرزشیە لێرە بەحس بووە بۆ ئەوان بۆ ئێمە یەندا نەسڵێکە سووتیاگە بە چەپای بەندە سەروەت لێرە یانی ئازادەگی بە ئومید ئەو ڕۆژەکەی تر نەمێنە نەردەخ بژیژن ژیان ئازادی بژیژن ژیان ئازادی خەباتر بەردەوامە بژیژن ژیان ئازادی محکومن بە ئەرچی کردان بژیژن ژیان ئازادی تیکە تیکاون بەدەستمان بژیژن ژیان ئازادی بژیژن ژیان ئازادی بژیژن ژیان ئازادی خەباتر بەردەوامە بژیژن ژیان ئازادی محکومن بە ئەرچی کردان بژیژن ژیان ئازادی تیکە تیکاون بەدەستمان بژیژن ژیان ئازادی